وێ ڕایناردنی پارە لە بەغدا و کۆکردنەوەی داهاتی 3 مانگی ناوخۆ حکوومەتی هەرێم بێباکە لە دۆخی دارایی فەرمانبەران بە شێوەیەک بە 2 هەفتە موچەی مانگی تەمووز لە کۆتایی مانگی ئەیلول تا سەرەتای ئۆکتۆبەر دابەش دەکات. نایکە نازم بە بیانی ئەوەی کە گوایە ئێستا ئەوەی کە شەقام داوایە کرد بانەوت بگەڕێتەوە بۆ بەغا و داهاتەکان بگەڕێنەوە لێەوە دووبارە موچە بێتەوە حکوومەتی هەرێم ئێوێ بیسەلمێنێ بۆ خەڵک ئەوە تا هەموو شتێکمان ڕادستی بەغا کردووە ئەوان نایکەن ئەوان موچە و بوجە نانێرن بۆ خەڵک ئەوە بوو کە خەڵک ویستی ئەوە تا بەغاکە هیچ نانێرێ بەس لە ڕاستیاوان نییە ینی بە داهاتی ناوخۆ بە پێی ئەو نەوتۆ کە ئەفرۆشێت و ئەو داهات شتی کە هەیەە خۆیان ئەتوان لەگەڵ ئەوەی کە بەغا ئەینێرە شتێک تەوزیەکەن و لە کاتی خۆشە موچە بوجە بۆ خەڵک بنێرن. هاوڵاتیەک دەڵێت پێویستە لە گشت فەرمانگەکان نوێنەرێک داری بکرێت و هەمووان ڕوو لە بەغداد بکەین تا لەوێ داوای ماف و شایستە دارایەکانی هەرێمی کوردستان بکەین. تحدا كم حكومتي هەرێمی کوردستان گوێی لە معاناتی خەڵک بێت دەنا معقول نییە تۆ نیوەی کوردستان مانی گرتووە حکوومەت قسەیەکی نەبێت دوو ئەم گۆڕانکاریانە بەو شێوەیە ناکرێت ئەم گۆڕانکاریانە هەرچەند داوا بکەیت بچیتە بەغاش و بێتەوە وەڵامدانەوەیکی ڕاستی و دەست ناکرێت من قەنەعەتم وایە هەموو بەڕێوەبەرایەتێک هەموو فەرمانگەیە کەسێ بکا بە نوێر لە سەرتاسەری هەرێمی کوردستان یەکدەنگ لە بەردەمی ئەنجومەنی وەزیران کاکە خۆ هەر کوشتونیان خەڵکیان هەر کوشتۆ لە برسە با لە ئەنجومەنی وەزیرانیشە لە 15مان بکوژرێن لێوێ قەی چیەکە با بگیرێت ئەگەر ئەوەش نییە فەرم و فەرمانبەران هەمووی لە هەموو فەرمانگەیە یەک کەس بەڕێ بکەوە بە پێ بەرەو بەغا وەڵا قوربان 15 ڕۆژارە بیستمانە موچە دابەش بکرێ بەس ڕاگەیاندنی دوای 15 ڕۆژ دابەش نەکری ئەمان لە هیچ قوتوی عتارێکان نەبوو بەڕاستی ئەمە بەگەر لەم حکوومەتەی ئێمە ئەم حکوومەتەی کە ئەڵێم ئای لەم حکوومەتە و لەم پەرلەمانە لە یاسا حکومی ئەم کوردستانە ئەگەر گور کەوتە ناو مێگەلەکەت نەکەی بیکوژی تێکچە ژینگەکەت بەڵام خەی ناکە گەنجان بکوژە چون لەگەڵ حکمی دیکتاتۆر دژە یعنی بەڕاستی دوای 15 ڕۆژ ڕاگەیاندنی موچە و تۆ هێشتا موچە دابەش نەکەی ئەمە هەر نەبووە یعنی ئەوانەی کە وڵاتن ئەوانەی کە حکوومەتن 15 ڕۆژارە موچە دابەشەکەن بە تایبەتی بەغا و باشترین نمونەی لە پاڵمانە هەموو هەژدەی مانگێک موچە دابەشەکە. بەپێی ئەو خشتەی وەزارەتی دارایی بڵاوی کردوتەوە تا هەشتی مانگی دا اینجا دابەشکردنی موچی مانگی حوتی فەرمانبەران کۆتایی دێت هەڵوێستی مامۆستایان و بەشێک لە فەرمانبەرانیش بەردەوامە و بایکۆتی خوێندن و داوامەکانیان کردووە دیاریش نییە موچەی مانگەکانی هەشتونۆ بە چ میکانیزمێک دابەش دەکرێت. سامەر فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.